جا با باسێک لەمە بکەم بەڕێزان tacit knowledge لەناو جیهانی ئیسلامیە ئەگەر تەماشای مێژووی موسڵمانان و مێژووی معریفە بکەین ئەبینین کۆمەڵێک هەبوون کە پیان وتون عاریفیان سوفی ئەم سۆفیانە جیاوازیان چی بووە لە خەڵکی تر بۆ نمونە خەڵکی تر بەس چووە خوێندوویەتی لەبەری کردووە و بۆتە زانە بەڵام زانایەکی سۆفی خوێندوویەتی لەبەری کردووە بەڵام حاڵەتێکی تایبەتی هەبوو بۆ نمونە دانیشتووە لە خەڵوەتە دانیشتووە لە تێڕامان ماوەیەکی زۆر هەر هەوڵی یاوە شتێک بێتە ناو دڵ و دەرونیەوە لێرە ئەم شتەکە ئێتە ناو دڵ و دەرونیەوە تۆزێ قورسە بتەوێ ڕوونی کەیتەوە بۆ کەسێکی تر و زۆر قورسە بتەوێ ئەم معریفەیە بگەیت کەواتە بەڕێزم تۆ ئەگەر بە شێوەیەکی سەرەکی جۆری معریفەکان جیاکەیتەوە معریفەیەکمان هەیە کە بریتیە لەوەی کە تۆ ئەبینیت و ئەخوێنیت و فێرەبیت و وەرەگری معریفەیەکیشمان هەیە لە وەستاندنی وەرگرتنی زانست وەکو لێکدانەوە و مناقەشە ئەچی بۆ وەرگرتنی معریفەیەک لە دنیایەکی بێدەنگە ئەم دوو تێڕوانینە بۆ گەشەی ئەزموونی کەسی ئەمی تریان زۆر زۆر یعنی بۆ نمونە تۆ با نمونە لەسەر من زۆر جار نمونە هێنمەوە لەسەر بابەتە دینیەکە تۆ یەیت فرمودەیەک ئەخوێنیتەوە اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن فشي لبريكي علي پارێزکار بە تەقوای خوات هەبێ اتق الله حيثما كنت لە هەر شوێنێ بووی تۆ تەقوای خوات هەبێ وأتبع السيئة الحسنة تمحها هەر کاتێ ئیشێکی خراپە کرد چاکێ بکە بە دوایە ئەمە دوو لە هەر شوێنێ هەیە تەقوای خوا خەڵە خراپەیەکت کرد چاکە بکە بە دوایە وخالق الناس بخلق حسن ولەگەڵ خەڵکە ڕەفتارێکی جوان هیوا هەیە چ 200 حەدیسی وارە بەرەکە هیوا هەیە بە دیار ئەم حەدیسەوە دەیان و سەدان ساعەت دانیشتووە قوڵ بووەتەوە لەو حەدیس ئەو معریفەیەی کە ئێتە مێشکی ئەم کەسە لە قوڵ بوونەوە لەم فەرموودەیە سبەی کە دەمەکاتەوە معریفەی لێ ئەڕژێت و کاریگەریەکی زۆری هەیە و ئەمەی بەدەستی هێناوە خۆ هەر فەرموودەکە هەرم دوو سێ دێڕە بووکە وتمان بەڵام ئەو چووە دنیای حەدیسی تری لەبەر کردووە ئەم لە بەشێک لەو کاتەی گەڕاندووەتەوە بۆ تێڕامان و قوڵبوونەوە لەم فەرموودەیە سبەی بەهۆی ئەم تێڕامان و قوڵبوونەوە و ئەوەی کە زوو زوو بیریلایەتی جاری وا هەیە لە سەیرانێکە لەسەر کانیەک لەسەر شاخێک جاری وا هەیە لە هۆڵێکی دەرس خوێندن بیرکردنەوەیەکی بۆیە معریفەیەکی بۆیە زانست و زانیاریەکیە بە مێشکیە کە مرۆڤێکی قوڵ دروستەکە جا لە ئەسڵا تەسەووف بۆ ئەمە بۆ ئازیزە بەدەر لەوەی کە ئێستاکە بۆ نمونە تۆ خۆت سۆفی یان سەلەفی دڕقتر لە سۆفیە نازانم سۆفی بەچی تێگەشتین باس لەوە ناکەم من باس لە حاڵەتەکەات لە ئەسڵا ئەم تەسەووفەکە لە عالەمی ئیسلامیا هات بۆ ئەوە بوو کە چاکسازیە بکەن و کەسەکان زۆر دنیایی نەبن بچنەوە بە خۆیانە و زیاتر لەگەڵ خوا کاتێکی باش بەرنەسەر لێرە ئەگەر ئیشەکەی بە جوانی کردبێ یعنی خەریکی تەقوا و ئیحسان بوو بێ ها جوبرائیل ئەپرسێ لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئیحسان چییە؟ ئەڵێ ئەن تەعبود الله کەئەنەکە تەراه فإن لم تكن تراه فإنه يراك ئەڵێ وا عیبادەتی خوا بکەی کە تۆ خوا بینین ئەگەر تۆ خوا نابینی ئەو تۆ ئەبینێت ئێ بەڕێزان ئەمە پێویستی بە ئیحساسە پێویستی بە ئەزمونە پێویستە بەرە ئەمە لە ژیان تا ڕنگ باتەوە ئەمە ئەم جۆرە تەسکیەیەکە متەسەویفین ویستویانە خەڵکی ئیشی لەسەر بکات
ئیتر بەدەر لەوەی کە ئەوان لە شتەکەی ترا بۆ نمونە لە مەسلەی بەڵگەهێنانەوەیان چی هیوا هەبووە ئیماندارێکی ڕاستەقینە بۆ هیوا هەروک ئێستا مەلایەکە خەڵکە خەڵەتێنە مەلایەکە بەڕاستیەتی یعنی ئەو ساش هەروە بۆ بە درێژایی مێژوش هەر تا ڕۆژی قیامەتیش هەروە هەیە ڕاستگۆیە لەگەڵ خوا و هەشا لە پێناوی دنیاە و شتێکی کە المهم لێرەوە ئەو کەسەی ئەم جۆرە معریفەیە بەدەست ئەهێنێ نکوڵی لێ ناکرد ئەم تاسیت نۆڵج ئەم معریفەیی کە نادیارە بەڕێزان ئێمە لە ئێستا لەم سەردەما لە دنیای ئەکادیمیە لە سەلماندن و توێژینەوە هێشتا ئەو کێشەیەمان هەیە نەمانتوانیوە لە ڕوخساری شتەکانەوە بچینە ناو ئەزمونە کەسیەکان بۆیە ئەزمونە کەسیەکان لە دنیای ئەکادیمی و زانستیان پێ ئەوترێ سەبجەکتیڤ واتە ذاتی یعنی بۆ نمونە ئەڵێ ئەوە ڕێی خۆتە و بیرکردنەوەی خۆتە ئەوە تێگەشتنی خۆتە بەڵام ئەوی تر کە زانایانە ئەتوانێ بیسەلمێنێ پێ ئەوترێ ئۆبجێکتیڤ واتە مەوزوعی بۆ نمونە ئێمە ئەڵین ئەبێ زانست و زانیاریەکەمان مەوزوعی بێت بابەتی بێت شەخصی نەبێت باشە بەڵام لێرە شتێکی کەمان هەیە شتێکمان هەیە زۆر باقیمەتە ئەویش بریتە لەو ئەزمونە کەسیەی کە لە ناخی هەرێکێکمانە کۆ ئەبێتەوە و کەڵەکە ئەبێت لێرە ئەم فەلسەفەی کە ئێمە هەمانە بۆ زانست و بۆ سەلماندن هێشتا ئەوەندە پێش نەکەوتووە بتوانین ئەم جۆرە معریفەیە لە دڵی کۆمەڵێ ئینسانی خاوەن حکمت و داناییە دەربهێنین و بیسەلمێنین کەواتە ئێمە هێشتا لە تەکاملی عەقڵی معریفی و بەرەو پێشچوونە هێشتا لەسەرەتە شتی تر ماوە ئەگەر بگەینە ئەوە ئەگەینە شتی زۆر گرنگ شتێک هەیە لە ئەڵێ بە ڕیچارد بێندلەریان گوت NLP چییە وتی NLP Neuro Linguistic Programming is the study of individual experiences بەڕێزە کەواتە NLP لە لێوارێکە ئەوانەی کێشەیان هەیە ئەڵێن NLP عیلم نییە نازانە NLP لە لێوارێکایە فەلسەفەی زانست ماویەتی تاوەکو ئەو ڕێگایی کە ئیشی لەسەر کراوە بتوانێت جارێکی تر وەکو حقیقەتێکی زانستی بیسەلمێنێت چونکە ئەم ئیش لەسەر زەمینەیەک ئەکا تۆ ناتوانانی مختبەری بۆ بەری ئەمە وەکو چی وایە ئازیزان وەکو مۆزوعی هەندێک لە مۆزوعی غەیبیات وایە تۆ ئەڵەی فریشتە هەیە جین هەیە قەنەعەتت پێێتی بەڵام لە ناو زانستە لە ناو دنیای ئەکادیمی بوونا تۆ ناتوانانی فریشتە بەری ناو مختبەرا بیسەلمێنیکە ناتوانانی جین بەری لە ناو مختبەرا بیسەلمێنیکە هەیە ئێشتێکی کەش کە ناتوانانی بیبەی ئەو ئەزمونە کەسەیە کە ئینسانێک بە درێژایی تەمەنی یا بە جۆرێک لە جۆرەکان لە بیرکردنەوە و تێڕامان و تەئەمول و قوڵبوونەوە یەتە ناوتڵی و بەدەستیێنە ئینتیوشن بەڕێزان ئینتیوشن ئەگەر لە ڕووی عیلمیەوە تەماشا بکەین چۆن ئەم زانستێتە ناومێشت تەنها یەک شتە زانین ئەڵێن کاتێ مرۆڤ شتێک ئێتە ناو مێشکی بەبێ لێکدانەوەی زانستی ئەوە ئیشی لای ڕاستی مێشکە یعنی ئەش زانین بەشێکێ لە مێشک ئەم زانستە وەرەگرێ بەڵام ئیتر لەوە زیاتر وردەکاری لەبەردەستانی